بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی یازدەم بڕیاری دوایی و مێژوویی. بارزانی بۆی گێڕەمەوە کەوا لە کاتی ماڵەوەی لە شێخ ئەحمەد لە 15/4/1947 لێی پرسی ئاخۆ ئەگەر نەیتوانی لە ناو عێراقدا درێژە بەشەڕ بدا داتوانێت پەنا بباتە بەریەکێتی سۆڤیەت. شێخ ئەحمەد بەوە ڕازی بوو. بارزانی ڕۆژی 6/5/1947 دوا بڕیاری مێژووی خۆی دا و گشت هێزەکانی لە ئەرگوش کۆکردنەوە و ئەم دوا بڕیاری پێڕاگەاندن کە برێتیە لە پەنابردنە بەر ئاخی سۆڤیەت و هۆیەکانیشی بۆشی کردنەوە. سەرگرتنی ئەم ئامانجا بەلای هەندێک کەسەوە لە خەون و خەیاڵ دەچوو. ئەو کەسانەی لە بڕیاری پێشووی خۆیان کە شوێنکەوتنی بارزانی و گرێدانی چارەنووسی خۆیان بۆەوە بوو پەشیمان بوونەوە و خۆیان دا بەدەست حکومەتەوە. ژمارەیان لە 50 کەس تێ نەدەپەڕی. ڕووداوەکانی ڕێڕۆیشتن. فەرمان دەرچوو هێزەکان یەک لە دوای یەک بکەونە ڕێ بەرەو ناوچەی هەرکی بنەجێ. بە درێژایی ڕۆژی 22/5/1947 ئەو هێزانە هەموو گەیشتنە دیهاتی دری و باسیا و ستوونی و گوندەکانی تر. حکومەت ئاگادار کرا کەوا بارزانی وا لە گوندی دریە. 14 باڵەفڕەی ڕۆژی 23/5/1947 نارد. بردومانێکی ئەوەندە دڕندانیان کرد تا ئێسا وێنەی نەبووە و بۆ هۆی شەهیدبوونی تەمۆ مستەفا بناوی و تەها عەزیز ئەسپینداری 14 کەسیش بریندار بوون. ڕۆژی 24/5/1947 هێزەکان گەیشتنە گوندی بێداو کە دووە ئاوایی سەر سنووری عێراق و تورکیایە. لەبەر ئەوەی دوو لە بریندارەکان ساڵح حسێن گوێزی و حەمۆهی زانی حاڵیان شڕ بوو نەدەشیە بێنە گواستنەوە. بارزانی داوای لە موختاری گوند خواستی ناو کرد ئەم دوو بریندارە بباتە شێروان و بیانداتە دەستی حکوومەتەوە. لە کاتی ماڵاواییدا ساڵح بریندار دەستی سەلیمی برای خۆی گرت و باوەشی پێدا کرد و گریان. ئەسعەد خۆشەوی بە سەلیمی گوت بکەوێتە ڕێ. گوتی ئەسعەد ئاخر من چۆن برای خۆم بەجێ بێڵم؟ وەڵامی دایەوە برای من ئەوانەی دەیان بینی هەمویان برای تۆن. هەستە و ناوی خۆی لێبێنە. کاتێ سەلیم هەستا و بەڕێکەوت هەموو دەستیان کرد بە گریان. پێش دەرچوونیان لە بێدا و بارزانی چۆنیەتی بەڕێکەوتنی هێزەکانی شی کردەوە و داینا دەستەی مستۆ مێروزی لە پێشەوە بێ. دوای ئەو مامەند مەسیح ئەمجا دەستەی محەممەد ئەمین میرخان و پاش ئەو دەستەی شێخ سلێمان و لە دوای هەمویانەوە ئەسعەد خۆشەوی بێ تا یارمەتی ئەوانیان بدا کە لەبەر هەر هۆیەک دوا دەکەون. ڕۆژی 25/5/1947 گوندی بێداویان بەجێهێشت بەڕێی تەستا بێداودا کە هێچگار ڕژد و ئاستەمە و بەرزایی نێزیکەی 3000 مەترە و بەفەردای پۆشیوە. هێزەکانی پێشەوە ناچار بوون با قۆنداغا تفەنگ پێ پلیکانەکان لە بەفر دروست بکەن تا بتواندرێ نەخۆش و بریندار باشان و بەدەستە بەرە سەر بخرێن. ئێوارەی ئەو ڕۆژە گەیشتنە گوندی بای لە کوردستانی تورکیا. خەڵکی گوند کە پیزماڵێک بوون زۆر بە گەرمی بەخێراتنیان کردین و چیان هەبوو پێشکەشیان کردن. بارزانی لە موختاری گوندی پرسی نێزێکترین و باشترین ڕێگا بۆ سنووری ئێران کی هەیە؟ ئەو گوتی ڕێزی نییە ئاسنگەرایە کە دەکەوێتە نێوان گەوەڕ و شەمدینان. بەو ڕێگەیەدا ڕۆشتن تا هێزی بەرایی سەربازەکانی تورکیایان بینی کە خەریکی سەنگەر و خۆ قایمکردن بوون و ڕێگەیان گرتبوو. هێزەکان ناچار بوون لە ناودار و قامیشدا خۆیان حەشار بدەن. ئەو شوێنە سەرچاوەیزەی گەورەیە و نهێلا گەڤەری پێ دەڵێن. باڵەفڕەی پشکنینی تورکیاش هاتن و گەڕان بەڵام چووکە خۆیان باش شاردبەوە نەیاندۆزینەوە. بارزانی گێڕایەوە گوتی بۆ پەڕینەوەمان فێڵمان لە تورکان کرد. لە پێشدا چوینە پێشیان و وامان کرد هەسما پێ بکەن و خۆیان بۆ شەڕ ساز کرد. ئەمجا جوڵەمان لە خۆمان بڕی و داوام لە هێزەکان کرد بەرەو ڕۆژهەڵات بڕۆن. کاتێک تاریک داهات خۆمان مات کرد و نەبزوتینەوە. پاشان گەڕێنەوە هەمان شوێنی لێی بووین و بەجێمان هێشت بوو. خۆم و چەند کەسێک بۆ دواوە ڕۆیشتین تا تورکان وا تێ بگەن ئێمە ڕێبازی خۆمانمان گۆڕیوە و دەمانەوێت لە ڕۆژهەڵاتی ئەو جێگەیدا بپەڕینەوە. چاوم لە هێزی تورکان بوو شڵەژان و 2 سەعات پاشتر هەموو کەلوپەلی خۆیان پێچایەوە و ڕایان کرد بۆ ڕێگەی ڕۆژهەڵات
کەوایە دەزانی ئێمە لی دەپەڕینەوە. جا زانیم ئەو شوێنەیان چۆڵ کردووە و کەسیان لێ نەهێشتووە. بەرەبەیانی ڕۆژی 27 پێنجی 1947 لە زینیا ئاسنگەرە پەڕینەوە و ساربازەکانی تورکمان لە دوای خۆمانەوە بەجێهێشت و پێیان نەزانین تا لە چیای سپی ڕێز سەرکەوتی. لەوێ تەقەیان لێ کردین، بەڵام کاری لێ نەکردین، چونکە زۆر لێک دوور بووین. باڵەفڕەکانی تورکیش هاتن، بەڵام ئێمە گەیشتبووینە سنووری ئێران، ئەوە بوو گەڕانەوە. ئێواری ڕۆژی 27 پێنجی 1947 هەموو هێزەکانمان گەیشتنە یەکەم گوندی ئێران لەسەر سنوور کە جیرمیە. پاش خواردن و حەسانەوە بەڕێکەوتین. بۆ بەیانی ڕۆژی دوایی گەیشتینە ناوچەی بەگزادە لە تەرگەوەر و چوینە گوندەکانی ئەمبێ و دەربەند و تلوێ کە ئاغاکانیان لە ترسی تۆڵە لێکردنەوەی ناپاکی پێشویان بۆ ورمێ هەڵاتەبوون. بەڵام فەرمان دەرچوو کەوا نابێ هیچ شتێک بە زۆر لە کەس بستێندرێ، تەنانەت یەک تاکە نانیش و نابێ کەس ناڕەحەت بکرێ. بارزانی و هاوڕێکانی ڕۆژی 29 پێنجی 1947 لە ناوچەی هەرکیاندا مانەوە، بە تایبەتی لە زۆزانەکانیان. ئەوانیش پێشوازێکی باشیان لێکردن. حکوومەتی ئێران هەموو سەرۆک هۆزەکانی بان کردبوو تا پرسیان پێ بکە و ڕێگەی لە ناوبردنی بارزانی بدۆزنەوە. داوای لێکردن یەکێک بێتە پێشەوە نامەیەک بگەێنێتە بارزانی. ڕەشید بەگی سەرۆکی هۆزی هەرکی ئامادەی خۆی دەربڕی. نامەکە برێتی بوو لەوەی ئاخۆ بارزانی بۆچی دیسان هاتوۆتەوە ئێران و دەیەوێت چی بکە. داواشی لێ دەکە دەست بەجێ ئێران بەجێ بێڵێتەوە. بارزانی گوتی پاش چەند ڕۆژی تر وەڵامی ئەم نامەیە دەدەمەوە، بەڵام هەرنەی داوە. بارزانی زۆر جار چاوپێکەوتنی خۆی لەگەڵ مەلا بەدر و مەلا حەیدەری گوندی خانکێ خانەقادا دەگێڕایەوە کە خۆیان و خەڵکی گوندەکەیان چەندیان خۆشەویستی و دڵسۆزی دەربڕیوە. ئەوەشی دووبارە کردەوە کە ئەو جوتە گۆرەوی مەلا حەیدەر دابوویێ لە ڕێگەدا زۆر کەڵکی لێ وەرگرتە بوو. من مەلا حەیدەرم نەدەناسی و نەمدەزانی چۆن پیاوێکە تا بەڕێکەوت ساڵی 1979 هەندێک کەسی خەڵکی گوندی خانکێ لەگەڵ مەلای ئاواییەکەیان هاتن و منیش بە خێراتنم کردن. ئەو مەلایەکە تەمەنی 70 ساڵ بوو باسی ئەوەی کرد کە بارزانیەکان کاتی خۆی با گوندەکەی ئەواندا تێپەڕیون و چۆن بە پیریانەوە چۆن و چۆنیان خزمەت کردوون. ئەوەشی گوت کە جووتێک گۆرەوی داوە بە بارزانی. لێرەدا ئەوەی لە بارزانی بیست بوو بیرم کەوتەوە و زانیم ئەوەی قسە دەکا مەلا حەیدەر خۆیەتی. لە ناوچەی هەرکیدا مەحێدین بابەزادە خەڵکی گوندی باڵانیش و لاوکۆ داوە دیۆخەنە هاتنە ڕیزی بارزانیان. یەکەمیان لە سۆڤێت مرد و ئەویتر زۆر دڵسۆز و هۆگری بارزانی بوو لەگەڵیدا لە سۆڤێت گەڕایەوە. ئێواری 1947 ناوچەی هەرکیان بەجێهێشت و ڕوویان کردە ناوچەی شکاک و با گوندی سێرۆدا تێپەڕی. ڕۆژانی 1 و 2 مانگی حوزەیرانیان لە گوندەکانی شکاکدا ڕابوارد. پێویستە ئەوەش بڵین کە خەڵکی ئەو گوندانە لەمبەرەوە بەری ڕێگەدا ڕاوەستان بە خێرهاتنیان دەکردن و فرمێسک بە چاویاندا دەهاتە خوار. هەندێکیان ئاویان پێبوو، هەندێک دۆ و ماستاویان هێنابوو بڕێکی ژنانیان دەدانێ. دەربڕینی ئەم هەستی ڕاستی دڵسۆزی ئەم جەماوەرە سادەیە جگەر لە دڵخۆشی دڵنیاییشی کردن و دەرفەتی ئەوەی داینێ کەمێک لێرە بەحەسینەوە کە زۆر ئاتاجی پشودان بوون. خاڵی سمکۆی قارەمان، خالی میرزێ باشترین ڕێ بەدێیی لە مەڕێگە و گوندەکان و چۆنێتی سەرۆکهۆز و موختارەکان بۆ ڕوونکردنەوە لەبەر ئەوەی ئەو ئەمانی لە هەموو کەس باشتر دەزانی. ڕێبڕیوەکان بەو پەڕی سوپاس و هەست بە پێزانینەوە. یارمەتی ڕۆڵە شکاکەکانیان لە بیر ناچێتەوە، بە تایبەتی سەعید عەدۆی خزمی سمکۆ لە گوندی دۆستان. ڕۆژی 3/6/1947 گوندی دۆستانیان بەجێهێشت و با گوندەکانی دێڵێزێ و حاجی جوان و گۆزە ڕەشدا تێپەڕی. لە گوندی حاجی جوان لاوێک سەید کەمال ناو هەر جۆرە خزمەتێکی لە دەستی هات کردی. با پێچەوانی ئاغاکەی قۆرتاز ئاغا کە گوندی بەجێهێشت بوو ڕای کردبووە سەلماس. لە گوندی گۆزە ڕەشدا کابرایەکی خەڵکی ئەو گوندە کە ناوی سەرتیب بوو. هەرچی پێداویستی هێزەکان هەبوو بۆی ڕێکخستن. لە ڕێڕەوەکانی ئەوسا ئەوانی ئێستا ماون باسی پیاوەتی و دڵسۆزی فیداکاری ئەو لاوە ئازایە دەکەن. کادڵی پڕ بوو لە هەستی خۆشەویستی بۆ هاونەتەوەکانی خۆی. ئەم کوڕە لەم ماڵە دەچووە ئەو ماڵ و سەری لە میوانە بارزانیەکان دەدا و دەیپرسی بزانێ ئاخۆ پێویستیان بە چییە. لە ناو شکاکدا بێجان جەندی و تەیمور موسا و کامل زوڵمات و عومەر حوسێن و برایم جەلال هاتنە ڕیزی ڕێڕۆشتوان. لەمڕۆ باڵەفڕی ئێران دەستی کرد بە گەڕان و پشکنین. لە ڕێگا 1-2 کەس لە دوکانێکدا هەندێک خۆرماینە و پاکەتیان بردەبوو. کابرای دوکاندار هات بۆ سەر ڕێگە و دەگریە. بارزانی چاوی پێکەوت و پەرسیاری لێکرد
کە بۆی گەڕایەوە بارزانی 18 دینار پارەی پێبوو هەمووی دایە کە زۆر لە حەقی خورماکەی زیاتر بوو. پاشان پیاوەکانی کۆ کردەوە و هەڕەشەی لێکردن کە هەر کەس شتی وای لێ ڕووبدا با گرانی دێتە سزادان. پاش حەسانەوەیەکی کورد لە گۆزە ڕەشدا کەوتنەوە ڕێو گەیشتنە گوندی هەڤڵۆڕان. ئەو پێشوازیە گەرم و بێوێنەی خەڵکی ئەو گوندە پیشانیاندا هاتایە لە بیر ناچێتەوە. ئەوەندەیان دڵسۆزی و خۆشەویستی پیشاندان و بە دەوریاندا هاتن لە باسکردن نایە. بە تایبەتی هەڵوێستی برایەنەی تەیمور شەش تلی و سادقی کوڕی بۆ نیوە شەو گەیشتنە گوندی بڕوشخۆران. لە گوندی بڕوشخۆراندا قازی ناوچە خەلیفە سادق ناو کە سیخوڕی ئێران بوو حکومەت ناردبووی و پلانێکی لە گیرفاندا بوو دەیویست بارزانی بخەڵەتێنێ. ئەم خەلیفەیە خۆی گەیاندە بارزانی و دڵسۆزی خۆی بۆ کورد و کوردستان دەربڕی و زۆرداخ و خەفەتی خوارد کە بارزانیەکان وایان بەسەر هاتووە. گوتی لەبەر خاتری تۆ ئەم ڕاستپێریەی ئێرانم قبول کردووە و هاتووم پێت بڵێم کە حکوومەتی ئێران هێزێکی گەلێک زۆری ناردووە و هەموو کەلێن و کەلەبەرەکانی گرتووە. ئێران زۆر بەهێزە، بەڵام لە ڕووی مرۆیەتیەوە ئامادەیی پیشانداوە بریندارەکانتان بۆ تیمار بکە. ئازوخە و یارمەتیشتان بۆ بنێرێ و ڕێگەش دەدا لەم ناوەدا بمێننەوە بێ ئەوەی خۆتان تێبگەێنێ. هەروەها گوتی با بارزانی خۆی جێگەیەک دەستنیشان بکە من خۆم دەچم ئازوخە و دا و دەرمان و دکتۆر دێنم بۆ دەرمانکردنی بریندارەکان. ئەو خەلیفە سادقە یەکێکی لەگەڵدا بوو عەلی ناو لە یەکێک لە هاوڕێکانی بارزانی نزیک بووە و پێی گوت بە بارزانی بڵێ هەرچی خەلیفە سادق گوتی هەمووی درۆیە و هیچی وانییە. هێزی ئێران هێشتا نەگەیشتۆتە ئەم ناوە عەجەم دایانەوێت دواتان بخەن تا هێزەکانیان دەگەنە ئێرە. هیچ هێزێکی ئەوتۆشیان لەسەر ڕێگە نییە جگە لە چەند چەکدارێکی عەجەم لە دۆڵی قوتور. باشتر وایە هیچ خۆتان دوان نەخەن. ئەم هەواڵە گەیشتە بارزانی وای پیشاندا کە قسەکانی خەلیفە سادقی باوەڕ کردو. زۆری سپاس کرد و پێی گوت ئەو خۆی شوێنێکی لەبار بدۆزێتەوە. هەروەها گوتی من لێرە دادەنیشم چاوەڕوانی هاتنەوەی تۆ دەکەم. خەلیفە سادق باپەلە گەڕایەوە بۆ شاری خۆی و پێی وابوو پلانەکەی سەری گرتووە. چوون بزگەنی بردەوە بۆ ئێرانیەکان. لەو سەردەمەدا شای ئێران سەری ناوچەکانی ئازەربایجانی دەدا و پێی لە فەرماندەکانی سوپادا گرتبوو کە دەبێ هەموو ڕێگاوبانەکان بگرن و بە هەر نرخێبێ بارزانی لەناو ببن. هەر کە خەلیفە سادق لە بەرچاوان ئاوا بوو بارزانی لێپرساوی هێزەکانی بان کرد و پێی گوتن پێویستە نانی تەواو لەگەڵ خۆیاندا هەڵگرن لەبەر ئەوەی ئەو قۆناغی پێشیان پڕمەترسیە. پێویستە هەر ئەم شەو دۆڵی قوتور ببڕن و پێش بەیانی 4/5/1947 ئاوا بن. و نەبێ بارزانی چۆنێتی ڕێگەوبانی ئێرە نەزانێ. بگرە ئاگاداریەکی باشی لێ کۆ کردبووە و ئەو شوێنانەشی دەزانی کە هێزی ئێرانیەکانی لێ، بەڵام دۆڵی قوتور ماوەی هیچ جۆرە پێچ و پەنای تێدا نەبوو. ئەگەر هێزێکی سوپایی تێدا بێ دەبێ بە گژێکدا بچن و بە زۆر دەری پەڕێنن. جا ئەگەر لە ناکاودا لێیان بدرێ ئاسانتر و زووتر دەردەپەڕێنرێن. بۆیە دەبوایە خۆیان لەو بنکانە بپارێزن کە لە نێوان بڕوشخۆران و دۆڵەکەدا هەبوون. لەبەر ئەمە ناچار بوون بچنە ناو خاکی تورکیا و چەند سەعاتێک بڕۆن پاشان بگەڕێنەوە خاکی ئێران بە سەلامەتی و بێوەی لە دۆڵی قوتور پەڕینەوە. لەبەر ئەوەی ئەو چەکدارانی دانرابوون بپارێزرێن چەند ڕۆژ پێشتر لە ترسی ئەوەی نەبادا بەرەو ڕووی بارزانیەکان ببنەوە بۆی دەرچووبوون. بەڕاستی تێپەڕین بە دۆڵی قوتوردا بە سەرکەوتنێکی گەورەی سوپایی دەژمێردرێ. ئەو دۆڵە گەورەترین بەرهەڵستی سەر ڕێگە بوو. ئەگەر بهاتایە لە ناو دۆڵەکەدا لێکدان ڕووی بدایە بێگومان بارزانیەکان زیانێکی زۆر گەوریان لێ دەکەوت و دوور نەبوو چارەنووسی ڕوودا و گەل سەرەو بن ببێ. بەرەبەیانی ڕۆژی 5 حوزەیران چوونە ناو ناوچەی هۆزی عروسی. ئەو هۆزەی بە هەموو هێز و توانایەنەوە هەرکی نەتەوایەتی خۆیانیان بەجێهێنا و چیان لەدەست هات درێخیان نەکرد. زۆر بە سپاسەوە هەستی پیاوەتی و برایەتی خەڵکی گوندەکانی گەلەتی و توودان و ئەلاندی لە بەرچاون و لە بیر ناچنەوە. بە تایبەتی کوچ و ئاغای عەلی بەگ و بالی بەگ و بەحری بەگ لە گوندی ئەلاندیدا. 6 حوزەیران گوندی ئەلاندیان بەجێهێشت و گەیشتنە گوندەکانی بەلەسوور و بەلەڕەش. لێرانش پێشوازێکی گەرمیان لێکرا بە تایبەتی لەلایەن گەورەی ئەو دوو گوندە مەلا مەعمیەوە پاشکەمێک حەسانەوە و نان خواردن کەوتنە ڕێ تا گەیشتنە هەواری حاجی بەگی جەمیل کە بەڕاستی یەک پارچە بەهەشتە. بۆ ئێوارە هاتنە گوندی مەلهەمی کە دەکەوێتە ناوچەی هۆزی ملی و شەو لێرەدا مانەوە. ڕۆژی 7 6/1947
هاتنە گوندی عەمبارێ. لێرە تووشی پیاوێکی زۆر دڵسۆز بوون کە شارەزەی ئەو ناوچەیە بوو تا دەگاتە سنووری یەکێتی سۆڤیەت. ئەم پیاوە ناوی میرزا عەبدی بوو. هەرچەندە تەمەنی گەیشت بۆ 7 بەڵام بە گوڕ و گورج و گۆڵ بوو. بارزانی باشترین ڕێگەی لێ پرسیار کرد بۆ سەر ڕووباری ئاراس. ئەم میرزایە گوتی ڕێگەی ماکۆ هاسۆن لە هەمووان باشترە، چونکە ڕێگەکانی هێزگار دژوارن، بە تایبەتی ئەگەر بچیتەوە تورکیا مەترسیش لە ڕێدایە. بارزانی قسەی ئەو پیاوی پەسەند کرد و بڕیاریدا بەگوێی بکە. جا لەبەرەوەی ئەو قۆناغی دادێ زۆر گرینگە، پێویستە بەوردی نەخشەی بۆ بێتە کێشان. ڕۆژی هەشتی 1940 عەمبارەیان بەجێهێشت و گەیشتنە گوندەکانی کلیسکەند و ئاغداش لە نێزیکی ماکۆ، بەڵام چۆڵ بوون و کەسیان تێدا نەبوو، لەبەرەوەی خەڵکەکەی ماڵ و کەلوپەلی خۆیان بەجێهێشت بوو هەڵاتبوون بۆ ماکۆ. قۆناغی یەکلایی کەر هێزێکی زۆری ئێرانیەکان گەیشتە ماکۆ کە تانک و تۆپ پاڵپشتی دەکردن. ئەم هێزە هەموو ڕێگەوبانەکانی گرت و دەستی بەسەرداگرتن. بێگومان چارەنووسی بارزانیەکان بەو شەڕەوە بەسرا بوو کە هاتبووە پێش. هەردوو لا دەبوایە چیان لە دەست دێ بەختی بکەن بۆ بردنەوەی ئەو شەڕە. بارزانی پاش ئەوەی ناوچەکەی پشکنی و جێگەی ئێرانیەکانی بەچاکی هێنایە بەرچاو. هێزەکانی خۆی کردە دوو بەش و بڕیاریدا هەڵمەتێکی خۆکوژانە دەست بداتێ. خۆی هێزی پەلاماری لە کلیسکەندی گرت بەدەستەوە کە حەمەدەمین میرخان و مامەد مەسیح و مستوی مێروزی یارمەتیان دەدا. هێزی دووەمی پەلامەر ئەزعەت خۆشەوی دەیبرد بەڕێوە لە ئەغداشەوە. ساڵح کانیە لەنجی و سەعید وەلی بەک یارمەتیان دەدا. پەلامەر بۆ سەرهێزی ئێران نۆی 1940 لە چیای سووز و دەشتی ماکۆوە دەستی پێکرد و هەتا 11/1940 بەبێ ڕاوەسان درێژەی کێشە. هەرچەندە ئەو شەڕە هەتا بڵێ گران و دڕندانە بوو، بەڵام ئاشکرایە بەرامبەر بەویستی پۆڵاین و بڕۆی لەبن نەهاتوو شەدنیە ناوی نابێبێ. بارزانیەکان لەم شەڕەدا گەشەدارترین لاپەڕەی قارەمانێتیان تۆمار کرد و بەسەر هێزێکدا زاڵ بوون کە لە هەموو سەرێکەوە لە خۆیان زۆرتر و پۆشتەتر بوو. فەرماندەی سوپای ئێران هەرچی گوڕ و توانینی خۆی هەیە کۆی کردبووە و خستبوویە کار تا بارزانی و تاخمەکەی لەناو ببا و نەهێڵێ بگەنە خاکی سۆڤیەت. شوێنێکیشی بۆ شەڕ هەڵبژاردەبوو کە زۆر لەبار بوو بۆ بەکارهێنانی تانک و باڵەفڕ. دڵی خۆیان خۆش کردبوو کە ئەم جارە ئەوە دەستیان گەیشتە بارزانی و تازە لە دەستیان دەرناچێ. بارزانیەکان توانیان هێزەکانی ئێران بلەقێنن و لەسەر ڕێی خۆیانیان لابدەن. پردی ماکۆیان گرت و شەوی 11/12/1940 توانیان لە ڕووباری زەنگی بپەڕنەوە و بەرەبەیانی ڕۆژی 12/1940 بگەنە گوندی هاسوون. وا دیار بوو جارێ بۆ چەند ڕۆژێکیش بێ مەترسی لیان دوور کەوتبووە. هێزی ئێران لەو شەڕەدا بە سەتان کوژرا و برینداری لە کیس چوو. 271 دیلی لێ گیرە کە پاش شەڕەکە بەرەڵا کران. گەلێک تانک تێک دران و باڵەفڕێک خرایە خوارەوە و تۆپخانەیەک شکێنرا. بە سەتان تفەنگ گیران و 50 ئێستریش کە چەک و ئازوخان لێبار کرابوو کەوتنە دەست. ئەم ئێسترانە بۆ گواستنەوەی بریندار سوودیان لێوەرگیرە. بارزانیەکان 4 شەهیدیاندا کە مەلڕێیی و حاجی گوێزی و محەممەد مەلا محەممەد مێرگە سۆری و ساڵح لێڕی بوون. 14 کەسیش بریندار بوون. گوندی هاسوون کەوتۆتە باکووری ماکۆ و سربەهۆزی جەلالیە. لێرەدا سەرۆکی هۆز ئەمەراغا پێشوازی لە بارزانی کرد و بەڵێنیدا یارمەتی پێشکەش بکە، بەڵام ئەم بەڵێنەی خۆی نهێنایەدی. بگرانیازی وابوو ناپاکیەکی گەورەش بخاتە سەرشانی خۆی کە لە ناکاودا لاشکری ئێران بهێنێ بەسەریاندا بدە. نابەردی ئەم کابرایە گەیشتە ڕادەیەک هۆزەکەی خۆی ڕاستپارد هەوار چۆڵکەن بۆ ئەوەی نان و خواردن نەدەن بە بارزانیان. دەتوانین بڵێن ئەم هۆز و سەرۆکەکەیان لەناو هەموو هۆزەکاندا تاک بوون لە بەجێهێنانی ئەرکی نەتەوایەتی سەرشانیان و تەنیا ئەوان بوون زیاد لەو هەموو هۆزانی بارزانیەکان بە ناویاندا تێپەڕی. پیاوەتیان دەدەست نەهات و نامەرد دەرچوو. پەڕینەوە لە ڕووباری ئاراسدا. ڕۆژی 16/1940 میرحات چوو بۆ بنکەی سیراجلووی سۆڤیەتی تا ئاگاداری کار بەدەستان بکات و بارزانی و هاوڵانی گەیشتونەتە گوندی سکوتلی و داوا دەکەن ڕێگە بدرێن لە ئاراس بپەڕنەوە و پەنابێنن. کاتێ ڕازی بوون شێخ سلێمان
ڕۆژی حەڤەی 1940 لەگەڵ دەستەیەکدا پەڕینەوە. پاشان ڕۆژی 1940 بارزانی لەگەڵ هێزێکی تردا گەیشتە ئەو بەری ئاراس. ئیدی لەو ڕۆژەوە ناوی ئاراس لە کوردستاندا لە هەموو ناوێک بەناوبانگتر بوو، بە هەزاران کەس منداڵەکانی خۆیان ناو لێنا ئاراس. شاعیر و فەیلسوفی کورد پیرەمێردی نەمر شعرە بەناوبانگەکەی خۆی عەشرەت هاوارەی بامبۆنەیەوە دانا. ئاژانس و ڕادیۆکانی دنیا هەواڵی گەیشتنی بارزانیان بۆ یەکێتی سۆڤێت بڵاو دەکردەوە. یەک لەوان ڕادیۆی لەندەن بوو کە گوتی لەندەن حەڤەی 1940 شەڕێکی گەورە لە نێوان هێزی لەشکری ئێران و کورد لە نێزیک سنووری رووسیادا قەومە. سەرکردەی کورد مەلا مستەفا بارزانی بە خۆی و 2000 کەس لە پیاوەکانیەوە توانی بپەڕێتەوە بۆ سنووری رووسیا. لەندەن 1940 چوار ئەفسەرەکە لە بەغدا لە داردران. لە کاتێکدا مەلا مستەفای بارزانی بە شێوەیەکی سەرسوڕهێنی نەبیسترا و ڕزگاری بوو و خۆی گەیاندە رووسیا بە ساخی و سەلامەتی.